بناوی خوای گەورە و میرەبان بەخێر بێنەوە بۆ وانەی تورکیای هاوچە مێژووی تورکیای هاوچەرخ بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە پەیوەندیەکانی کۆماری تورکیا لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەوروپا و ئەمریکادا لە ماوەی ساڵانی 1923 تا 1938 پێویستە پوختەیەک لە مێژووی سیاسەتی دەرەوەی تورکیا پێشبەش بکەین و دەبێت هەر بگەڕێنەوە بۆ سەردەمی عوسمانیەکان. لە سەردەمی عوسمانیەکاندا لە وەزارەتی دەرەوە کە پێشتر بەناوی مەکتەبی تەرجومان بوو، واتە ئەو کەسانی کەوا کاری وەرگێڕانیان دەکرد لە مەکتەبێک بوون لەناو کۆشتی دۆڵمەباحچە و کۆشتی تۆپکاپی و لەوێدا کاری وەرگێڕانیان دەکرد بۆ ئەو کەسانی کەوا داهاتن لە دیپلۆمات و لە نوێنەری وڵاتان بۆ دەوڵەتی عوسمانی کاری وەرگێڕانیان دەکرد لە زمانە جیاوازەکان بۆ سەر زمانی عوسمانی. لێرەدا ئەو بابەتاتە کە پێیان دەگوتن مەکتەبی تەرجومان وەکو بڵێ ئۆفیسی وەرگێڕەکان، دواتر ئۆفیسە بوو بە وەزارەتی دەرەوەی دەوڵەتی عوسمانی لە دوای ڕاگەیاندنی چاکسازیەکان لە دەوڵەتی عوسمان لە ساڵی 1939. ئەتر لە وەزارەتی دەرەوەی کاتی عوسمانی دوو گروپە بوون، گروپی کۆنزەرواتیڤەکان واتە پارێزگارەکان و نوێخوازەکان. نوێخوازەکان ئەوانە پێکهاتبوون لە گەنجە عوسمانیەکان و ئیتیحادی تەرەقیەکان. کۆنزەرواتیڤەکان دەیانویست ئەو چاکسازیە بە کەرەستەی بڵێن خۆماڵیە وا بڵێن بە پێدراوە خۆییەکاندا بکرێتن، بەڵام نوێخوازەکان ئەوان دەیانویست چاکسازی بە کەرەستەی ئەوروپی بکرێتن. شکستی دەوڵەتی عوسمانی لە شەڕی یەکەمی جیهانیدا ئەمانە بوو، منی با بڵێن بەوە دەوڵەتی عوسمانی لە شەڕی یەکەمی جیهانیدا کە شکستی هینا تردۆڕانی عوسمانیەکان بە تایبەتی حکوومەتی عوسمانی لە 14 دەی 1980 ڕازی بوو بە ئاگربەست. دواتر لە 30 دەی 1980 ئاگربەستی مۆدۆڕۆس ڕاگەیەندرا و دواتر داگیرکردنی ئیستەنبوڵی لە هاتەکایەوە و ئەزمیر و وەسێ بەشی تورکیا ئێستا لەلایەن دەوڵەتانی وەکو بەریتانیا و فەڕەنسا و یۆنان و ئیتالیا دەستی بەسەر داگیر یاخود داگیرکراوە یاخود خراژێر ویسای ئەو دەوڵەتانە. لە هەمبەردا شەڕی سەربەخۆیی کە لە ئایاری ساڵی 1919 هەڵگرسا دژی هاوپەیمانان بە تایبەتی و دژی حکوومەتی ئیستانبوڵ و دژی یۆنانیەکان و دژی ئەرمەنی و ڕووسەکان. دوای یەکلایی بوونەوەی شەڕی سەربەخۆی و هاتنە ئارای دەوڵەتێکی نوێ بە ناوی جمهوریەتی تورکیای نوێ، سیاسەتی دەرەوەی ئەو جاری مستەفا کەمال با بڵێن سیاسەتی وەزارەتی دەرەوەی دەوڵەتی تورکیای نوێ گۆڕا، ینی بوو بە لەسەر ئەو تێزەی کە مستەفا کەمال داینا گوتی ئاشتی لە ناوخۆ ئاشتی لە دەرەوە، ینی ئەو سیاسەتی دەرەوەی تورکیا خرایە سەر ئەو بڵێن بنەمایە ئاشتی لە ناوخۆ ئاشتی لە دەرەوە. مەبەستی ئاشتی لە ناوخۆ چ بوو؟ بەهێزکردنی دەوڵەت بوو لە ناوەدا. ئاشتی لە دەرەوە چ بوو؟ مەبەستی بەهێزکردنی ئاسایشی نیشتیمانی بوو کە هێزەکانی دراوسێ و بێگانە نەتوانن تێکی بدەن. لەو کاتەدا بڵێن پەیوەندیەکانی دەرەوەی بڵێن تورکیا وەربگرین لەگەڵ یەکێتی سۆڤیەتە بە شێوەیەکی یەکسان و هاوتەریب بەڕێوابرد. ینی پێشترش ئێمە دەزانین چکەوانە کۆمەڵک ڕێکەوتنیان کردوە وەکو ڕێکەوتنی ئەلێکساندەرپۆل ساڵی 1921 پێشتریش ئەو لێک تێگەیشتنیان دۆستایەتی ڕووسەکان و تورکەکان کەوان لە کەت شەڕ سەربەخۆیدا بەلایەنی دارایی و خواردن و هەروەها چەک و تفەق یارمەتی شەڕی سەربەخۆیی تورکەکانیاندا. اینجا لێرەدا پەیوەندی دەوڵەتی بەریتانیا و تورکیا لە دوای دروستبوونی 1923 دێتێکایەوە.
بەتاویش لە مەسلەی کێشەی مووسڵ چکەن گۆ لە کوردی هاوچەرخە خوێنن ئەمە باسی هەموو کێشەکەی بەگشت باسم و کێشەی ناکەین لەبەرەوەی ئێوە لە دەرسێکتانەیە بەنای کوردی هاوچەرخ دەبێ بە وردەکاری ئەوەتان هەمووی خوێن دەبێتن بەڵام ئەوەی کە پێیوەستە بە مەسائلی پەیوەندی عراق و تورکیا و عراق لەو کاتەدا ئێتر کێشەکە لە کانونی نابڵێنە لە 15 کانونی یەکەمی 1925 کۆمەڵی گەلان دادگای لاهای کۆمەڵی گەلان و دواتریش لە 26 هەمان مانگدا کۆمەڵی گەلان پەسەندنامەی بۆ کێشەی ویلایەتی مووسڵ دەرکرد کە ویلایەتی مووسڵ بەشێکە لە خاچی مەملەکەتی هاشمی عراقی ئەو کاتیکە دروست بوو و طبعا دواتر تورکیا احترافی بۆی کرد بە پێی ڕێکەوتنامەیەک لە یەکی حوزەیرانی ساڵی 1926 طبعا ئەوەش چ بوو تورکیا رازی و بۆی کە دە لە سەدای داهاتی نەوتی ویلایەتەکە بدرێتە ئەو بەڵام دواتر ئەوە تقریبی بە نزیکەی 700,000 جونیە ئستەرلینی فرۆشتە بەریتانیەکە هەرچەندە بڵێن تورکیا دەویست بڵێن ئیستیفتا بکرێت بۆ عێراق و بۆ سەربەخۆی ویلایەتی مووسڵ کە ببنە بەشێک لە ئەوەی لە تورکیا ئیستیفتایەکیان با بڵێن وەکو بە پێی ئەوان میساقی میلی کە لە مادەی یەکەمیاندا تەزبیتیان کردێ دەڵێ هەموو ئەو ناوچانەی کەوا بەشێکن لە ویلایەتە عەرەبیەکان وە دواتر لە دوای ئەگر بەستی مۆدۆڕۆسکە کەوتونەتە ژێردەستی وڵاتانی هاوپەیمانە دەبێت بە ئیستیفتا یەکلایی بکرێتەوە بەڕاپرسی و تورکیا لە ساڵی 1932 با بڵێن بوو بە ئەندامی کۆمەڵەی گەلان اینجا لێرەدا کێشەیەک لە پەیوەندیەکانی دەرەوەی تورکیا واتە لێرەدا تورکیا لە ساڵی 32 چۆ ناو جڤاچی نێونەتەوەیی جیهانیدا و اینجا لێرەدا کۆمەڵک کێشە دروست بوون کێشەی قەرزە کەڵەکەبووەکانی دەوڵەتی عوسمانی و هەروەها بەشێک زۆری ئەو قەرزانە فەڕەنسا بە قەرز بڵێن دابووی بە دەوڵەتی عوسمانی ئەو کێشەیە لە ماوەی ساڵانی 1932 1933 چارەسەر کرا و پەیوەندیەکانی تورکیا لە دوای لۆزان لەگەڵ وڵاتانی زلهێز بە تایبەتی بەردەوام بوو بەڵام کێشەشیە بوو طبعا ئەو کاتی تورکیا سیادەی نەبوو ینی لەبەرەوەی دوایی دێن باسەکەی کە تا ساڵانی سیەکانیش تەنگەکانی بۆسفۆر و دەردەنیل لە تورکیا و نەکەوتەوە ژێر هەژمونی یا با بڵێن دەسەڵاتی ڕاستەقینەی جمهوریەتی تازەی تورکیا و هەروەها وڵاتانی ئەوروپا ینی ئەوانەی خوارەوەیان ڕەتە کردەوە کە مەسەڵەن بۆ نمونە حتا ڕەتیانە کردەوە یەکەم سەفارەتخانەکانیان بگوازنەوە بۆ ئەنقەرە دوو ڕەتیان کردەوە کە وەزارەتی خوێندن و پەروەردەی تورکیا چاودێری بخاتە سەر قوتابخانە تەبشیریەکان سێەم کەمکردنەوەی لژنەی چاودێری لە لژنەی چاودێری سەر گواستنەی دەریایی لە بۆسفۆر و دەردەنیل و تا تورکیا لە ناو خۆشدا با بڵێن بە تەواوی سەروەریەکانی لەسەر خاچ خۆیدا کە بۆ نمونە لە کەرتێکی وەکو پەروەردەدا بۆی نەبوو چاودێری بکاتن بە تایبەتی بۆ قوتابخانە تایبەتانەی کەوا تەبشیریەکانیان با بڵێن کە پێڵێن موژدە دەرە مەسیحیەکان دایان مەزران بتەوەنەوە مێژەشی دووردێژیە هەر لە دەوڵەت عوسمانیەوە تاکو ئێستاش بەردەوامە پەیوەندی تورکیا لە کۆتایی ساڵانی 20ەکان و سەرەتای سیەکان طبعا چەند ڕێکەوتنامەی کرد لەگەڵ دەوڵەتە مەسەڵەن بۆ نمونە لە ساڵی 1928 ڕێکەوتنی لەگەڵ ئیتالیا کرد و لێک تێگەیشتنێکی لەگەڵ یۆنان هێنایەکایەوە لە ساڵی 1930 هەروەها بەشداری کرد لە دانانی میساقی بەڵقان لە ساڵی 1937 چوارەم بەشداری کرد لە ڕێکەوتنامەی سەعەد ئاباد لە ساڵی 1937 لەگەڵ عێراق و با بڵێن ئێران و هەروەها پاکستان و وڵاتانەدا و لە ساڵی 1936 تورکیا سەربەخۆیی کەروەکانی با بڵێن بەدەستهێنایەوە دوای کۆنگرەی مۆنرۆ اینجا لێرە کێشەیشتر هاتەکایەوە بە مەسائلی ئەوەی کە پێڵێن کێشەی
ویلایەتی ئەسکەندەرۆنە کە وەکو ویلایەتی مووسڵ و کێشێش بەشێک بوو لەگەڵەوەی کەوا با بڵێن لەگەڵ دەوڵەتی فەڕەنسا و بەریتانیا تایبەتی زیاتر لەگە فەڕەنساش بوو. ویلایەتی ئەسکەندەرۆنە بە خۆی بەشێکە لە کوردستانی گەورە بەپێی ئەو نەخشەیەکەوە شەرفخانی بەدلیسی کێشاوێتی کە باسی سنووری کوردستانی گەورە ئەکاتن لە بابەتی بڵێن خۆرئاوای سنووری کوردستاندا دەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست کە ئەسکەندەرۆنەیە. بەپێی ئەوە بەپێی ڕێککەوتنی با بڵێن تورکی و فەڕەنسی لە ساڵی 1921 ئەو خاچی ویلایەتە ئەسکەندەرۆنە لە دەرەوەی خاچی تورکیا ئەو کاتی دانرا واتە بە حسابیان نەکردەوە و پێشان نەبوو ئەوە خاچی یان بڵێنیان پێ نەدا کە بڵێنەوە خاچی تورکیا و بەشێکە و دواتر سەروەری تورکای لە بۆ ئەگەڕێتەوە. جا تورکیا لە ڕووی مێژیەوە بە خاچ خۆی زان مێگۆ ئەوە حیسیەکان لەوێ ئەو گەلە تەمەن گەلی تورکنەوانە حیسیەکان و ڕووبەری ئەوێن دەری تقریبا نزیکەی 18,000 کیلۆمەتر چوارگۆشا بوو و ئێستا کە پێ دەڵێن پارێزگای هاتای یان ئەنتاکیا منطقەی ئەسکەندەرۆن و ئەنتاکیا ئێستا پێ دەڵێن پارێزگای هاتای لە تورکیادا. طبعا ئەو کێشەیە با بڵێن چۆن یەکلایی کرایەوە بە ساڵی 1936 فەڕەنسا سەربەخۆیی دایە سووریای و بەس لەو کاتیدا فەڕەنسیەکان ئەو بەرنامەیان نەبوو کە ئەو ویلایەتێ بگەڕێنەوە لە بۆ تورکەکان ئەسا ئەوان لێ نەگەڕا کە حکوومەتی سووریای ئەو کاتە کە حکوومەتێکی نیشتیمانی بوو سەربەخۆ بوو بگەڕێتەوە دەسەڵاتەکانی بگەڕێتەوە لە بۆ ویلایەتی ئەسکەندەرۆنە دەرچەندە بەشێکی زۆریشی کورد و عەرەب بوون یعنی لێەوە ڕێگەیان بە تورکیایدا کە دواتر باسەکەی کە خەڵکەکی زۆری تورک لە ناوچەکان بینی لێن دەرێ نیشتە جێ بکات. طبعا ئەوەش بە مبارەکەی با بڵێن بە مبادرە و واتە بە دەست پێشخەری فەڕەنسیەکان بە مبارەکەکردنی عنواتە پێشوازی لێکردن و پیرۆزبایی لێکردنی تورکەکان لەلایەن فەڕەنسیەکانەوە یعنی ئەوانە ئەو لە ماوەی 10 ساڵدا بەڕێزان لە ماوەی کەمتر لە 10 ساڵ 9 ساڵ لە ساڵی 1920 فەڕەنسیەکان هێزیان لە سووریا ڕێگەیاندا بە سووریادا بە باشووری تورکیادا با بڵێن ڕێگەیاندا هێز بە باشووری با بڵێن تورکیادا بسوڕێتەوە بەناو خاکی سووریادا بۆ لێدان لە شۆڕش شێخ سەیدی پیرە بە ڕێگەیاندا 25,000 سەربازی تورک بچن قەتڵوعامی شۆڕشی شێخ سەیدی پیران بکەن. ئەمە ئەوە دیاری یەکەم. دیاری دووەمیان چ بوو؟ ویلایەتی ئەسکەندەرۆنیان فەڕەنسیەکان دایەوە تورکەکان. ئەمە لە بیرمان نەچی لەوانێ دیاری سێم فەڕەنسیەکان بیاندابەوە تورکەکان ئەگەر بەهاتبایە مارک سایکس یان بەریتانیا بەتایبەت لۆرد کەرزن ئەگەر ویلایەتی مووسڵی لە بندستی فەڕەنسیەکان دەرنەهینابایە لەوەی کەوا بە پێ ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ویلایەتی مووسڵ بەشێک بوو لە ئینتیدابی فەڕەنسی ئەگەر ئەوەی لە بندستی فەڕەنسیەکان دەرنەهینابایە یان بەریتانیەکان کوردستانی باشووریان داگیر نەکرد بە فەڕەنسیەکان هاتبانە ئەگەری نەک نزیک ئەگەری هەر یەکلایی کەرەوە بوو ئەویان بە کاملیەوە ئەدایەوە تورکیا. یعنی ئەوە بەڕاستی لەوە فەڕەنسیەکان با بڵێن یەکن لەو دووڕوانەی ناومێژووی سیاسەتی نێونەتەوەیی کە زۆر لە بۆ تورکەکان نەکەوە. مە لە مێژووی عوسمانی خوێندیتمان ئەوانە ئەنی هەموو ئەوروپا دژێ عوسمانیەکان بڵێ نەجەنگا فەڕەنسیەکان لە ژێرەوە چەنەدایە دەوڵەتی عوسمانی. ئەمە شتێک نییە کە بڵێن وەکو لە خۆ بوو گۆتریانەوە سەرچا ئەوروپیەکان باسی ئەوەیەکەن هەر ئەوان باسی ئەوروپیەکان هەر ئەوان باسی فەڕەنسیەکان ئەوروپیەکان باسی فەڕەنسیەکانەکەن کە بەو شێوە لە ژێرەوە چەچیان بە قاچاق دایکە دەوڵەت عوسمانی ڕێکەوتی ئەوروپای داژی بکاتن. ئەوە ئەنی بەشێکە لە سیاسەتی دووڕووی دووفاقی و
چەند لایەنی فەڕەنسا لە بەرامبەر بەتایبەتی هەموو دنیاوە خۆی ئەوروپا و بەتایبەتی بەرامبەر بە گەلانی زوڵم لێکراویش ئەنجالوێ ئەوانە خۆیان بە هەندێک شتی شەریف وە دەردێخن خۆیان پێواکەن ئەو شتانە ڕاست نییە بەرەوەی حقائقی تاریخی ناگۆڕێت بەڕێزان ینی حقائقی تاریخی وەکو مۆری مێژوو هەیە لە هەندێک شتاداتن کە گۆڕانکاری تێدا کە گۆڕانکاریکردن یان با بڵێن پێچەوانە گوتنەوەی شتێکە دژ بە حقائقی یان بە ڕاستەقینەی وە حقیقەتی مێژووی اینجا کۆمەڵێک لە تورکەکان ئەوانە کە تورکەکانی کردە زۆرینە اینجا هات لەوەی گوتی مەسەلەکان بزوان تورکەکان حکوومەتی تورکیا لە کۆمەڵی گەلان گوتەوە کە ساڵی 1970 گوتیەوە بەشەکە لە تورکیا اینجا لێرە کۆمەڵی گەلان چی کرد لژنەیە کات لێکۆڵینەوەی کردو و دەرکەوت کە ئەوانە زۆرینەی تورکن وەکو یعنی چۆن دەرکەوت ئەوە زۆرینە تورکە وەکو باسمان کرد فەڕەنسیەکان ڕێیاندا تورک بە زۆر خەڵکی زۆر خۆی بینیتن لەوێ نیشتە جێ بکات و دیمۆگرافیای ویلایەتی ئەسکەندەڕۆنای بگۆڕی ئەنجا لێرە وەکو دەڵێ ئەو کەسێک کە غادیعی یان با بڵێت فێڵباز و ڕێوی ناو سیاسەتی دەرەوەی دنیاە بەریتانیا یعنی هاتە کەوتە نێوان چ فەڕەنسی و تورکەکان گوتوەرن بە پێک و بین ئەنە بە ڕێککەوتن بکەین ئەو ڕێویە سوور و چاوشینانە با بڵێن هاتە چیان کرد فەڕەنسیان ڕازی کرد لۆ جەنەگەرە تۆ ئەوی نەدەی ویلایەتە ئەسکەندەڕۆنە نەدەیێت تورکیا ستەپاڵ ئەڵمانیا ناسی تورکیاش دەوڵەتە چی چ بوو دەوڵەتە چی فاشیست قەومی وەکو نازی و وەکو فاشەکانی ئیتالیا یعنی ئەو ژینگەیە ساش لە بۆ پۆپۆلیستی و لە بۆ شعبەویەت و مەسائلی ڕەگەزپەرستی و ئەوانە لەو دەوڵەتانە زۆر ئامادەیجێیی هەیە ئەوە تەمە ئێرسی تاریخیانی بڵێ میراتە چی مێژویە مایتەوە ناتوانێت هیچ کەسێک خۆی بۆ بڵێن باوانە بە تورک بە شەریف پێشانی میلەتی کورد دات لە نیسانی ساڵی 1938 هەڵبژاردن با بڵێن بەڕێوە ینی با بڵێن بە تایبەتی ئەو شەڕ و پێکدادانی کە دروست بوو بڕیاریاندا دوای کۆمەڵی گەلان هات لە سیناریۆکی دروستکراو بۆتی هەڵا هەڵبژاردن بکەن لەوەی کە کۆماری حیسیەکان لە تورکیای دروست لە ویلایەتە ئەسکەندەڕۆنە دروست بێتن بەڵام لە نیسانی کە 1938 هەڵبژاردن کرا ئاژاوە دروست بوو شەڕ دروست بوو جەسەیرکەم بەڕێزان حتا بە زۆر بە تەزویر هاتن ئەو هەڵبژاردنیان کرد عەرەب و کورد ڕازی نەبوون چونەوە تەزویرە دوای هەڵیان وەشاندۆ لە تەمموزی ساڵی 1938 جارشکە هەڵبژاردن کرا لە بۆ کۆماری بڵێن داهاتووی حیسی ئەوانە پێیانەوە بڵێن ئەو کاتی چ کورسیە و پەرلەمانەکە کورد و عەرەب و نەتەوەکانی تر کە لێبوون لە چل کورسی بڵێن 18 کورسیانینا تورک بە هەموو ئەو تەزویرەی بە هەموو گۆڕینی دیمۆگرافیا هێنانی خەڵک لە ماوەی نزیکەی 2 ساڵ 3 ساڵدا اینجا توانی 22 کورسی بباتەوە ئەو کۆماری حیسەکان ڕاگەیەندرا دواتر دوای ساڵێک لە 29 تەمموز 1939 پەرلەمانی وڵاتە خۆی کرد بە بەشێک لە تورکیا و کۆماری حیسیە وەشایە و ویلایەتی ئەسکەندەڕۆنەگەرایە لە بۆ تورکیا و ئەوەش ئەو مامەڵەیە با بڵێن زاڵمانەیە بوو کە فەڕەنسیەکان و بەریتانیەکان لەگەڵ تورکیا کردنەوەی کە تورکیانە چتەپاڵ وڵاتانی با بڵێن بەرەی دژ بە هاوپەیمانانی و کاتی کە دوای شەڕی دووەمی جیهانی ئەڵجرسا نەچێتە پاڵیان و هەروەها بەشێک بیتن لە هاوپەیمانەتی ئەمریکی و بەریتانی و فەڕەنسی کە لە دواتردا ئێمە دەخوێنین تورکیا هەر ناچتە ناو شەڕەوە و یەک پیشەچش ناتەقێنێت واوە لە بەرەوەشیان بوو کە نەوەکو چکە پێشتر ڕێکەوتنیشە بوو لە بینی ئەڵمانیەکان و نازیەکان تا ساڵی 1941
لە بۆیە ئەوان گوتیان کە تورکیا دروستە پاڵەوانە کەواتە بەریتانیا و وڵاتەکانی تر لەو ناوچە ئاوە گەرمەکان بە تایبەتی دەرەوەی سپی ناوەڕاست فەڕەنسیەکان دەرەکرێن و زایدەن ئەوەش با بڵین لە ڕووی لە دەستدانی وزە ئەو کاتیکە نزیکەی 1970 وزەی خۆرهەڵاتی ناوەڕاست پێداویستەکانی ئەو وڵاتە زرێزانە وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بە تایبەتی و دەوڵەتی ئەخیری باسم کرد ئەوانە دابینێکرد لە بۆیە پێویستیان بە تورکیا بۆ ئەو مامەڵایان کردکەوە چارە نووسی چەندین گەلیاندا لەوانە سەرچەکان گەلانی وەکو عەرەب کورد لە ئەسکەندەڕۆ نەخسیانە بەر شمشێری بڵین دەوڵەتی ئەو کاتەی تورکیا لە بۆیە ئەوە بەشەکە لەو سیاسەتی نێونەتەوەی کە با بڵین کە دەوڵەتانە پەیڕەویانە کرد لە دژی گەلاندا اینجا ئەوە وەکو بڵەوکو باسمان کرد ئەوە سیاسەتی دەرەوەی وڵاتانەیە لەسەر ئەساسی چەوسانەوە و پێشرکردنی مافی ئەوانەی کەەوە ساحێبی دەوڵەت نین یاخود با بڵین کە بینەن لە شوێنێکدا بۆی کەەوە بتوێنەوە و لەناو بچن ئەمە بە پوختی و بەشێک بوو لە بێژووی پەیوەندیەکانی کۆماری تورکیا لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەوروپا و ئەمریکادا هەر شاد و سەرفراز بن بەخوای گەورەتان سپێرم